بەشێکی زۆر لە مرۆڤەکان بەختەوەری دەروون ئارامی نێو خودی خۆیان کە ڕۆژانە ئەیبێت بەشی هەرە زۆری دەگەڕێتەوە بۆ بوونی خێزانێکی تەندروست، خێزانێکی پڕ بەرەکەت، خێزانێکی پڕ بەختەوەری و پرخۆشەویستی. ئەم پرخۆشەویستی ئەم بەختەوەری لە نێو خێزاندا کاریگەری ئەبێت لەسەر دڵ و دەرونی هەر کەسێکمان کە دێتە دەرەوە یاخود ڕۆژانە کار و پیشەیەک ئەنجامدات. ئێمە باز لەو دەکەین کە چی بکەین کە بەختەوەری خێزان بەدەست بێنێن، کەم و کورتیەکان کە هەن چارەسەر بکرێن و کەم و کورتیەکان کەم بکرێنەوە، لەوانە نەتوانێت بنبڕ بکرێت، بەڵام دەکرێت کۆمەڵی ڕێگا هەبێ بۆی کە هەر کەم و کورتیەکەر کۆمەڵی کێشەی بچووکە بێت ڕوو لە کەمبوونەوە بکات. لە نێوان هاوسەراندا لە نێوان خێزاندا تا چەند گرنگە لێبوردەیی هەبێت بۆی کە زیاتر بتوان ئیدامەی خۆشەویستی خۆیان بدەن و خۆشەویستی نێوانیان کاڵ نەبێتەوە. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان خالید کە بەڕێزیان پارێزدەرن. خوا بەخێر بیت مامۆستا، سەر هەردووچان بەخێر بێت یاخوا. باز لەو بکەین کە خێزان بنچینێکی گرنگی کۆمەڵگایە، حتمەن هەموو خێزانێکیش بێ کێشە و گرفت و بێ کەم و کورتی نابێت، بەڵاوی کە گرنگە کەم و کورتەکە هەم دیاری بکرێت هەم وا بکرێت کە وردە ودا ڕوو لە کەمبوونەوە بکەن. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. دەستخۆشیان لێ یەکەم زۆر سپاسیان کە دەرفەتەتان بە من بەخشی. ڕاستەکەی ئەگەر باسی خێزان بکەین بە شێوە فراوانەکەی، خێزان یەکێکە لە جوانترین و پیرۆزترین ئەو تەشکیلانی کە خۆی پەروەردگار لەسەر زەویە دایناوە بۆ بەردەوامبوونی ژیان و تێپەڕاندنی کاتەکان بە شێوەیەک کە هەم لە دنیای چێژی لێ ببینین و هەم لە خۆی پەروەردگاریش بەسەر بەزی بگەڕێنەوە. خێزان کاتێکە دروست ئەکرێت کە لە نێوان دوو مرۆڤە دروست ئەکرێت، ئەم دوو مرۆڤە ئەبێ ئەوە بزانن پێش هاوسەرگیری قۆناغێکە و دوای هاوسەرگیری قۆناغێکی ترە. کوڕ و کچێکی گەنج پێش هاوسەرگیری کوڕ و کچی دایک و باوکیانن. لەلایەن دایک و باوکیانەوە جۆرێک لە جۆرەکان نەفەقە بە شێوەیەکی جۆر بە جۆرەکان بۆیان دیاری ئەکرێت، و هەروەها جۆرێک لە ناز و جۆرێک لە تەعامل و جۆرێک لەم شێوانە لە ناو ئەو ماڵەیە بۆیان دەسەبەر بووە. بەڵام کاتێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام ئەدەن ئەبێ ئەوە بزانێت ئەم پیاوە بووە بە مێردی ئافرەتێک، ئەم ئافرەتەش بووە بە خاتوونی ئەو ماڵە و هاوسەری ئەم پیاوە. جۆرێ ئەرک و مافی تایبەتی خۆیانیان هەیە. ئەبێ ئەوە لەبیر بکەین کە لە قۆناغی ڕابردووە ئەم کوڕە هەتاوەکو سەعات نۆدەی نیوە نۆدەی سەر لە بەیانی هەڵنەساوە لە خەو. ئێستا پیاوی ئەم ماڵەیە ئەبێ نەفەقە بکێشێ و بەیانیان زوو هەڵبسێ و بچێ بەلای کارێکی شەرفمەندانە و سەربەرزانەوە. ئەبێ ئەم خاتونە لەوە تێبگات. کاتێک کە هاوسەرگیری کردووە ئەبێ خزمەتی پیاوەکەی بکا بە شێوەیەکی ئاسوودە بینێرێتە ناو کۆمەڵگانەوەکو بە کۆمەڵی کێشە و ئاڵۆزیەکانەوە بینێرێتە ناو کۆمەڵگانە، یعنی خۆشی لە خۆی تێنەگات. ئەبێ بە شێوەیەک پێشوازی لێ بکات ماندووبوونەکانی دەرەوەی لەبیر بەرێتەوە، ئەمیش بە شێوەیەک بگەڕێتەوە ماڵەوە کە ئەم خاتونە هەز بکات بە تەواوەتی لەژێر چەترێکی زۆر قایمایە، لەژێر چەترێکە هیچ ڕەشەبایەک نایلەخشێنێ، هیچ سەرمایەک تەسیری تێناکات، هیچ گەرمایەک تەسیری تێناکات. لە هەمان کادا ئەبێت لەوە شتێ بگەن خوای پەروەردگار مرۆڤەکانی هەر کەسە و بە جۆرێک تایبەتمەندی جیاوازەوە دروست کردووە، بە تەبیعەتی جیاوازەوە دروست کردووە. ئەم پیاوە تەبیعەتێکی هەیە، ئەم ئافرەتەش تەبیعەتێکی هەیە. کۆڕ کاتێک کە ژن ئەهێنێ ئەبێ بزانێت تەبیعەتی خێزانەکەی کە هاوسەرگیری لەگەڵا کردووە وەکو خۆی نییە. هەنێ تایبەتمەندی لە خێزانەکەیە هەیە لەما نییە، ئەمی شەر بە هەمان شێوەیە. بۆیە قەناعەتم وایە لە سەرەتای هاوسەرگیریە هەتا مدەیەک لەوانەیە هەنێ کێشە گیر و گرفت ڕوو بدات، ئەمە شتێکی زۆر نۆرماڵ و ئاساییە. کوڕ و کچی تازە پێگەشت و تازە چووە ناو ژیانی هاوسەرێتیەوە نابێ بشکێت بەمانە، نابێ یەکسەرنیە ئومێد لە دەستبا، نابێ بڵێ بەڕاستی ناگونجێم لەگەڵ ئەوەیە کورە ئەی هاوارم ئافرەتە چی بخوا تووشی منی کرد و کەی ئەم بەکەڵکی منێ، ئەم ئافرەتە بڵێ ئەی هاوار ئەم پیاوە چی بوو. نەخێر، ئەو ئافرەتەی کە تۆ هێناوتە خاتونێکە لە بنەماڵەیەکی زۆر بەڕێزەوە هاتووە، ئافرەتێکی پەروەردەکراوە، تۆش بە هەمان شێوەی. بەڵام ئەبێ ئەوە بزانن ئەم تەبیعەتێکی تایبەتی خۆی هەیە، ئەوش تەبیعەتێکی خۆی هەیە. ئەم پیاوە پێویستە لە تەبیعەت و تایبەتمەندیەکانیان دابەزێت، ئەم ئافرەتە پێویستە لە تەبیعەت و تایبەتمەندیەکانە بەرز ببێتەوە بۆ ئەوەی بگەن بە یەک. گەیشتن بە یەکی ئەم دوو ئافرەتە ئەم دوو شەخصە
چ ئافرەتەکە چ پیاوەکە بە ڕێژێک و دوان و ماڵ و دوانیش لەوانەیە دروست نەبێت بۆیە بەڕاستی هەنێک کێشەکانی بینی ژنومێر کە یێنە محکەمە کە ڕوبەڕووی ئێمەی پارێزەران ئەبنەوە بەشێکی زۆریان لە سەرەتاکانی تەمەنی هاوسەرێتیایە کاتێک کە ئەبینێن کەوتۆتە جۆرێک بەرپرسیارەتیەوە ژێر کۆمەڵی بەرپرسیارەتیەوە تەحملی ناکات یعنی من ژیانێکی 56 ساڵە ئاوا بڕۆم بەڵێ ژیانێکی 56 ساڵە ئەبێت و ئاوا بڕۆیت بەڵام کە بچیتە ناو مانای ڕاستەقینی هاوسەرگیریەوە خۆی پەروەردگار چێژێکی 56 ساڵی پێداویت کە لە پێش هاوسەرگیریان نەبووە بۆیە ئەگەر بم ڕۆحەتیەوە پیا و ئافرەت بیر لە هاوسەرەتی بکەنەوە توێژینەوەیان بۆ هاوسەرێتی هەبێت بێگومان بەسەر هەموو کۆسپەکان هەرچەند قورسیش بێزاڵە بن بە ئیزنی خۆی زۆر باشە باسێک لە هۆکارەکان بکەین بە کورتی دیارترین هۆکارانەی کە دێنە لای ئێوە دەچنە دادگاکانەوە لەسەر ئەوەی کە جا ببنەوە خێزانەکان لە یەکتری هەڵبۆشێنەوە هۆکارەکان چین و ئامارەکانیش بەرەو کوێ چوون ڕاستیەکەی ئاماری بەنسبەت ساڵی 2025ەوە تا ئێستا ئامارێکی فەرمی لە ئەنجومەنی دادوەری و ڕانەگەین داوە کە من لێرەیە باسی بکەم بەس لە 2024 ئەگەر باسی ئاماری 2024 بکەین لە 2024 ئامارێکم پێیە کە ئەنجومەنی دادوەری ڕایگەیاندووە بۆ هەرێمی کوردستان بە هەر سێ پارێزگاکەیەوە لە ساڵی 2024دا 51,018 هاوسەرگیری لە هەرێمی کوردستانە ئەنجام دراوە لەو ڕێژەیە 12,348 جیابوونەوە بووە کە ئەتوانین بڵین نزیکە بە 1/4 ئەو هاوسەرگیریەی کە لە هەرێمی کوردستانە ئەنجام دراوە 1/4یان جیابوونەتەوە داوای جیابوونەوەیان ئیقامی محکەمەکان کردووە و پێی هەڵساون لەم جیابوونەوانش بەس تەنها لە ئامارەکەیە بەوە هاتووە ئەڵێ جیابوونەوە ئیتر ئەم جیابوونەوانە جۆرێک لە تەفری قەزاییە کە لە ناو محکەمەیە پیادەکراوە یاخود تەلاقی خولعیە یاخود ڕەجعیە ئەمە دیاری نەکراوە بەهەرحاڵ 1/4 ئەو هاوسەرگیریانەی کە لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2024 ئەنجام دراوە ئەتوانین بڵین نزیکی 1/4 داوای جیابوونەوەی تەقدیم کردووە لەمانە لە هەولێر لەو ڕێژەی کە باسم کرد بۆ هەرێمی کوردستان لە هەولێر 1950 هاوسەرگیری کراوە لەو ڕێژەیە 3877 جیابوونەوە ئەنجام دراوە لە سلێمانی 18522 هاوسەرگیری ئەنجام دراوە لەو ڕێژەیە 5745 جیابوونەوە ئەنجام دراوە دهۆک هاوسەرگیری کراوە بۆ 12199 لەو ڕێژەیە 2033 جیابوونەوە کراوە کە داوای لەبردنەکەم کە لە قسەکان ماوتم سێ پارێزگا بیرم چوو باسی هەڵەبجەی خۆشەویست بکەم داوای لێبردنەکەم لە ڕاگەیانداوەکەیە باسی هەڵەبجەشی تیانە بۆ ڕاستیەکەی هۆکاری ئەوەش بووم بیرم چوو ئەگینا پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی زۆر خۆشەویستە و خەڵکەکەشی هەر بەهامان شێوە لەوێ ڕێژەی جیابوونەش تۆزە کەمترە بەڵێ ئەلحەمدولیلا باش هۆکارەکان چی بوون زیاتر لەم ساڵدا هۆکارەکان زیاتر هۆکار چی بوون کە هاتوونەتە دادگاکان بۆ ئیجا ببنەوە من لە ساڵی 2010 بوو ڕێکخراوی ئاسوودە هەبوو نوێنەریان هاتە محکەمە لای ئێمە ئەو کاتە من معاون قەزایی بووم باسی لە هۆکارەکان کرد من ئەو کاتە پێم وت ئەوە ئاماژەم بۆ ئەو لۆکەرانە کرد کە مەلەفی جیابوونەوەی تایە وتم هەموو ئەم مەلەفانە بیخەرە بەردەستی من و تۆ سەیری بکەین بزانێکی هۆکارەکەی چییە لە سەدها ئەگەر پێنجی هەبێت لە سەدها پێنجی هەبێت ئەوانەی کە ئیلتیزامیان بەدینەوە هەیە ئەوانەی کە وەکو پێویست چۆنەڵێن وابەستن بە شریعەتی پیرۆزی ئیسلام لە سەدها پێنجیان لەنا ئەو گرفتە خێزانیانەیە هەن لە سەدانەوە و پێنجەکانیان ئەوانن کە بەڕاستی وەکو پێویست ئیلتیزاماتی دینیان نییە وەکو پێویست لە شەرع شارەزانین وەکو پێویست بەڕاستی نەگەڕاونەتەوە بۆ مەقاسیدەکانی شریعەت ئەگینا هەر کەسێک کە وەکو پێویست لەگەڵ دینی خۆی پەروەردگارا بێت لەگەڵ ئامۆژگاریەکانی پێغەمبەر بێت صلی الله علیه وسلم فەرمودەکانی خۆی پەروەردگارا بێت دڵنیا بە من ناڵم کێشەی نابێت کێشەکانی کەمترە بە ڕێژەیەکی زۆر کەمترە بۆیە ئەتوانین ئەمە یەکێک لەو هۆکارانەی کە ئینسان بێئاگایە لە دینی خۆی پەروەردگار وابەستە نییە بە دینی خۆی پەروەردگار هۆکارێکی تر ئەگەر باسی بکەین لێتێنەگەیشتنە وەکو سەرەتا باسم کرد ئەگەر لێتێگەیشتنمان هەبێت بۆ هاوسەرگیری لێتێگەیشتنمان هەبێت بۆ یەکتری تەحملی چۆنەڵێن هەڵە و پەڵەکانی یەکتری بگرین بکەین ئەمە زاڵ ئەبین بەسەریە هەروەها شتێکی تر هەیە
کە پێی ئەوتێ کەسی سێەم ئەمە ڕۆڵێکی زۆر خراپ ئەگەڕێ لە بینی هاوسەراندا بە شێوەیەک زۆرینی زۆری هاوسەران چۆن لێک ترازاون بۆچی لەبەر ئەوەی دایکی ئافرەتەکەیە قبولی نییە چونکە تا دوێنێکە بوو ئەمە کچە خۆشەویستەکەی ماڵی ئەو بوو ئەمڕۆژ ئێوێ هەر بەو ناز و هات و هاوارێ لەگەڵ یا بژی ئەمە ماڵەکە و بۆ وایە چوونە دەرەوە بۆ وایە جلوبەرگێ بۆ وایە بۆچی زوو ناییتەوە چۆن بەم شێوەیە پیاوی داماویش ناتوانێت بەو شێوەیە ئەم جارە سەرزەنشکردنی پیاوەکەی لەلایەن ماڵە خەزورانیەوە چۆن کچەکە ئێمە ئاوا ئاکرێشمان بە شێوەیەکی گشتی تەداخلکردنی کەسی سێهێم چ کە سوکاری پیاوەکە بێت چ کە سوکاری ئافرەتەکە بێت لە ناو ئەو خێزانەدا ئەمە هۆیەکی زۆر زۆر خراپە کە ئێستا زۆر بەربڵاویشە. هۆیەکی تر ئەگەر باسی بکەین باری ئابووریە کە ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە باری ئابووری خەڵک لە هەرێمی کوردستانە بە قۆناغێکی زۆر مەترسیدار و زۆر قورسداتی ئەپەڕێت کە بە شێوەیەک بەڕاستی خێزانەکانی هیلاک کردووە ئافرەتی بەسەلیقە و عاقڵ پیاوی بەسەلیقە و عاقڵ ئەبێ قەناعەت بکەن بەو بەشەی کە خۆی پەروەردگار پێی داون کاتێک کە بەڕاستی ئافرەتێک گەزانێت داهاتی مێردەکەی بۆ نمونە لە مانگێکا 500,000 دینارە ئەبێ بەرنامەی بۆ دابنێن ئەم 500,000 بە پێی بەرنامە خەرجی بکەین ئەگەر لەو بەرنامەیە لایەندا من دڵنیایان ئەەکەمەوە ئەبێ قەرزی بکەن ئەبێ دەستی خەڵک ببڕن بەڵام ئەگەر بە پێی بەرنامەکە ڕۆیت بە پێی بەرنامەکە ڕۆیت من قەناعەتم وایە هەردووکیان قەناعەتیشی پێ ئەەکەن و بە شێوەیەکی زۆر زۆر خۆشی ژیان بەڕێیەکە هەر لەو نێوەندەیە کاک عەبدوڕەحمان ئەوەیە بەراوردکردن یعنی لەوانەیە زیاتر لە نێو خانمانە ئەمە هەبێت تۆ زانی بوونەوەکو ئاماژت پێکرداهاتی ئەم خێزانەی ئەو مەحدودە ناکرێت تۆ خۆت بەراوردکەی بە ماڵێکی دیکە بە شوێنێکی دیکە کە قەنەفەکەی لە تۆ جوانترە سیارەکەی لە تۆ جوانترە یان شتی دیکە زۆر جا من یعنی نمونەم بینیوە بەهۆی ئەم بابەتەوە ینی مێردەکەی ینی قەرزارێکی زۆر بووە ینی چۆتە ژێر قەرزێکی زۆرە بۆی کە بۆ چشنێمە تا چەند کاریگەری بێ لەسەر خراپی نێوان خێزانەکان نێوان هاوسەرەکان ساردبوونەوەی نێوان هاوسەران دەستی خۆش بێ مامۆستاگیان ئاشتێکی زۆر باشەوە ئەمە چاولێکەری وای کردووە ژیانی لە خێزانەکان تێکداوە بەڕاستی هەر لە کەوچکە چایەکەوە بیگرە هەتاوەکو گەورەترین شتی ئەو ماڵە ئێستا ئەمڕۆ بۆ بە چاولێکەری یعنی ئەمە چێتە ماڵی بۆ نمونە چێتە ماڵی خوشکەکەی کەسەیرەکە وەکووتم لە کەوچکە چایەک و هەتاوەکو ئەوە کە یێتە ماڵەوە سەرەکاتە جەرگی ئەم مێردەی بۆ برای ئەنی وجوومەکەمان لەسەر خانم نەبێ پیا و بزانەوەی زۆر کەمەنیژەزانانی من ئەمە جا بیستم تەواوی کەم لە بەرامبەری شا پیاوانی شار بە هەمان شێوە جاریوە هەیە ئەم خاتونە لەم ماڵەیە قەناعەتی بەمە هەیە قەناعەتی بەم فەرشە هەیە قەناعەتی بەم تەلەڤیزیۆنە هەیە بەم قەنەفەیە هەیە بەڵام ئەو بەهۆی بێقەناعەتی خۆیەوە هەرواز لە ناوماڵەکەیش بێنە قەناعەتی بە سیارەکەی ژێر خۆی نییە بەهۆی ئەوەی کە ئەوێ سیارەکەی وەکو برادەرەکەی کەشخە بێت پەنا ئەباتە بەرقەرز ئێستا برای بەڕێزەکەم ئێستا لە دادگاکانی مەدەنیە دادگا بەراییەکانە بەشێکی زۆری بەرچاو ئەو کەسانن کە کەوتونەتە ژێر کاریگەری قەرزکردن بەهۆی بێقەناعەتیەوە لە ئەنجامدا چۆنە کۆڵێکی گەورە قەرزیان هێناوەتە سەر شانی خۆیان و بەهۆی نالەباری ئەو یاسایانی کە لە ئێستاە هەیە کە بەڕاستی من ئەوە ئەڵێم کە زۆرێک لە جۆرەکان پشتیوانی لە خەڵکی فێڵبازەکات لە خەڵکی قەرزارەکان بێمنەتن بە خاوەن قەرزەکان ئەڵێ بڕۆ چی ئەکی بیکە بۆچی چی ئەکی بیکە لەبەرەوەی بۆ نمونە دووسێ دەفتەر قەرزارە ئەڵێ بڕۆ چی ئەکی بیکە لە دادگای مەدەنیە کە شکاتی لێکات بەپێی ئەو یاسایانی کە هەیە ئەم کەسە قەرزارە هێنن قەراریشی پێ دەرەکە ئەهێنن ئەڵێن تۆ چی تێ وەڵا هیچ داهاتم سفرە و نەسیارەم هەیە بە ناوی خۆم و نەماڵم هەیە ئەی ماڵی چەند بۆ دێ بۆ نموناڵێ ماڵی 30,000 دەم ئاقل دوو دەفتەر دۆڵا قەرزاری ماڵی 30,000 بۆیە بەهۆی ئەم نایاساییە ئەم یاسا خراپانەوە کە هەیە کە بە کەڵکی کۆمەلگانایە قەرزارەکان ئاوە پاڵیان لێ داوەتەوە خاوەن قەرزەکانیش هەر لە دوورەوە ئەبێ ئاو نزولە بۆ ئەو پارە زۆرە هەڵ بڕێژن کە داویانە بەدەستەوە جا چاولێکری لەوانەیە هەر لە پارەیە نەبێت و لە ڕووی ئابووریەوە نەبێت لەوانێ هاوسەرێک تەماشا بکات دەچێتە ماڵێکەوە هاوسەرەکەی چۆن تەعاملەکەێتەوە ئەڵێت چاو لە هاوسەری ئەو کەسە بوو چۆن تەعاملێ کرد و بۆوانیت و بەمشکێشە دروستە بێ حتمما زۆر ڕاستە بێگومان وایە بەهۆی ئەوە کورە نەکردنها لە تەعاملیشە یعنی
پیاوی وا هەیە ئافرەتی وا هەیە کاتێک کە ئەچێت پیا و ئافرەتی دەرەوە ئەبینێت جۆری لە جۆرەکان ڕەخنە لە چۆنەڵێ جەستە و جەمالەت و شتی هەم پیاوەکە یەکرێت هەم ئافرەتەکە یەکرێت هەم خێزانەکە یەکرێت ئەم چاولێکەری بڵین هەموو بوارەکان یەکدێتەوە لە ڕووی ئەوە کە تعاملی فڵانکەس وایە بەڵام تعاملی توانیە کێ ئەو بە هەمان شێوە سەرپۆشەکەی وایە جلوبەرگەکەی وایە بەڵام توانی ئەو جوان لێیەت تۆ جوان لێو نایەت ینی هەموو یەکرێتەوە بە کوردیەکە ئەتوانین بڵین چاولێکەری شتێکی زۆر خراپە یەکێکە لە هۆکارە ماڵوێران کەرەکان کە ڕووی کردوتە خێزانەکان. باشە چۆن ئەم ڕێگەیانە ئەم هۆکارانە چارەسەریان بۆ بدۆزینەوە و پێویستە پێش ئەوەی بچنێت ئەم کێشانە بچێتە دادگاکان و لای پارێزەران چۆن دەکرێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە؟ بەڵێ ئەبێ چارەسەر وەکو سەرەتاوتم هەر لە بنەڕەتدا چارەسەری ئەوە بکرێت کە ئافرەت یاخۆ بڵێم کچ و کوڕی تازە پێگەیشت و پێشەوەی بگەنە ژیانی هاوسەرگیریەوە بەڕاستی ئەبێ خوێندنەوەیان بۆ خێزان هەبێت کە چۆن هەڵسوکەوت ئەکات چۆن لەگەڵ یا ئەژی و پاشانی کاتێک کە یەنە ناو ژیانی هاوسەریەوە ئەبێ دەردە کۆمەڵایەتیەکان چاو لێ بکەن سیر بکە فڵانکەس جیا بۆتەوە دوو مناڵی بەجێهێشتووە ماڵی وێران بووە ئەبێ ئاگادار بێ ئەم دەست بەم خێزانی خۆیەوە بگرێت دەست بەم ماڵی خۆیەوە کە خوای گەورە پێی بەخشیوە دەستی پێوە بگرێت ئاگادار بێت کە سیر بکات بەهۆی کێشەی خێزانیەوە نمونەمان زۆر لە بەدەستایە ئەو خەزوری خۆی کوشت ئەم ژەمرای خۆی کوشت ئەو ماڵوی خوێنی زۆر ڕژا ئەبێ ئەم ئاگادار بێت ئەگەر ئەمیش پێی لێ ڕابکێشێت چه ئافرەت بێت چ پیا و دڵنیا بە ئاقاری ئەوانە ئاڕۆن بۆیە ئەم جارە تەمەنی یعنی تەمەنی ئینسانی چییە زۆر ڕۆی 60-70 ساڵە ڕوات ئەڵێ چەندێکی بەخەو ئەڕوات کورتی بکەیت تۆ بشمێن 30 ساڵێکی مێنێتەوە کەی بەشی ئەوەکە ئەم ژن و مێردە بە بەردەوامی سەرکەنە گیانی یەکتری و خەریکی بەزم و ڕەزم بن ها باشە ئیشی ئەوان بەستەنها ئەوەیە بەس بە خۆیانەوە مەشغوڵ بن نەخێت ئیشی ئەوان ئەوەیە بەشی سەرەکی پەروەردەی مناڵ بکەن مناڵێ بخەنە ناو کۆمەڵگەوە کە مناڵێک بێت کە تەندروست بێت کە خەڵک سوودی لێ ببینێ کە خۆشیان شاناسی پێوە بکەن بەم هات و هاوار و فەرتەنەوە ئەم دوانە دروستیان کردووە لە ماڵەیە نەخۆیان چێژ لەم ژیانە ئەبینن نە مناڵەکانیشان کۆمەڵگەش دوجار ئەبێت بە جۆرێک لە جۆرەکان سوتەمەنی بەدەست ئەمان بێکمان کاک عەبدوڕەحمان پێت وایە جەنابەت پێم وابێت زیاتر لە 20 ساڵ ئەزموونت دێ لە پارێزەری و بابەتەکاندا ساڵانی ڕابردووتر نەبوونی تەکنۆلۆژیا نەبوونی ئەو کرانەوە زۆرە مسەلسەلە و ئەڵقە و ئەم بابەتانە کە جاران نەبوو ئێستا بوونی هەیە خانمە بەردەوامسەری لەسەر موبایلەکەوێتی زۆر جاریان پیا و بە هەمان شێوەوە ژەر هەیە خێزانەکەی لەگەڵی یا تۆزێ ساردە محیبەتی پێ نابەخشێ بۆ هەردوو لە ئەمەوەیە لەوانێ بکەوێتە هەڵەیەکەوە لە بەردەستایەتی پەیوەندی بە هەموو جیانەوەکە یان هەموو کەسێک دەتوانێت پەیوەندی بەم خانمەوە بکە بەم پیاوەوە بکە ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر خراپی نێوانیان وەتن و تۆڵی نێوان ئەم دوو هاوسەرە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر کەسی دیکە ناتوانێت زەبریان پێبرێت ئەمە یەکێکە لە هۆکارەکانی تر مامۆسای بەڕێز کە ئەویش سۆشیال میدیا و ئەڵقە چۆنەڵی تورکی و ئێرانی و ئەوانی تریش ئەمیش هۆکارێکی ترە کەوا ئاکا لە خێزانەکان کە قەناعەت بەو ژیانە نەکەن بەو خێزانەکەن کە خۆیان هەیەە من نمونەیەک بۆ گێڕمەوە کەرتێک ئافرەتێک هاتە لام کێشەیەکی خێزانیان هەبوو باسی چی بۆ کردم کە پێشەوەی نمونەکە بگێڕمەوە کە دەستخۆشی لە پەیامەکەم کە زوو بەڕاستی ئەڵقە ئەوەی هەبوو هینی ئێرانی فارسی دۆبلاشکرا و ئێستانی ماوە کە بەڕاستی ئەمە زۆر دەستخۆشیم بۆیان هەیە لەو کاتەیە باسی چەند ساڵێک لەمەوە پێشتان بۆکەم 20 نازانم ساڵێک ئەو خاتونە هاوتی کاکە ئەم مێردی من هەر خراپە هەر بەکەڵک نایە و سۆزم نایەتیە و دیوتم تۆ ئەتەوێت چۆن بێ ینی تۆ ئەتەوێت چی بۆ بکات وتی یەڵدا و بینی ئەم شەو سەیری یەڵدا و کرد وتم یەڵدای چییە وتی ئەو فلیمەی بەهزاد و یەڵدا ئەوی لە کەناڵی پەیامە نەوبینی سەیری کرد چۆن چەترەکەی بۆ گرتووە بۆ یەڵدا و لەژێر بارانەکە باوەشی پیا دەستی خستۆتە سەر شانی وتم خاتون گیان ئەوە دەرهێنەری لە بەرامبەریەتی ئەڵێ ئەم چەتر ئاوا بگرە ئاوا دەست خەدە پشتیەوە باتەڕ نەبێت تۆواز لەوە بێنە ئەمە لە دوای ئەوە ئەمە هەر ژن و مێرد نین لە دوای ئەوە ئەم بەزادە لەوانەیە 1 ملیۆن کێشەی هەبێت و 5-6 ژنی هەر تەلاق دابێت ئەمە ئافرەتە لەوانەیە 3-4 شووی کرده بێت و دنیای ئاژاوی هەبێت بەڵام لەوایە دەرهێنەری هەردووکیان کۆ ئەکاتەوە لەژێر چەترێکە تۆ چۆن لە ئەمە ئەشوبێنی کەواتە بەڕاستی
بوونی ئەم هەموو حەڵقە و ئەم سۆشیال میدیا کاریگەریکی زۆ خراپی دروست کردووە لە ناو خێزانەکانە بە تایبەتی خاتوونەکان کە لە ماڵەوەن ئەو کاتە فراغی کە هەیەە بە زۆری بە سۆشیال میدیا ئیباتە سەر بە شێوەیەک ئالوودە ئەبێت کاتێک پیاوەکەی کە بە ماندووی دێتەوە بەشی پیاوەکەشی ئەخوات یەد لێرەیە دووبارە هەر بە مۆبایلەکە مەشغوڵە بێت یان بە پێچەوانەوە ئەم پیاوەش کاتێ ئەڕواتە دەرەوە ئەڵێ من هەر بە مەشغوڵ بووم بە کار و کاسبیەوە کە ئێمە مادیبا بزانێکم مۆبایلەکەشم چیتیایە ئەوێ قەرەوی ئەوە بەوە بکاتەوە نەخێ قەرەوی ئەوە بەوە ناکرێتەوە پێویستە ئەو کاتێک کە لە دەستێ دەرچووە کە دڵی خێزانەکە و بدەیتەوە ئەبێت لێرەیە قەرەبووە چۆنە بە فرسەتی وەربگریت و فراغەکانە پڕ بکەیتەوە ئافرەتانی شەر بە هەمان شێوە. باشە بە ئەمە بکەمە کۆتا پرسیار گرنگی گفتوگۆ لە نێوان هاوسەراندا شیاپش ئەوەی کە کێشەکانیان گەورەتر بێت و کەسی سێهەم و کەسانی دیکە بەشداری تیاکەن لە کێشەکانیاندا تا چۆنێک گرنگە بە ئارامی دابنیش نەک ئەوەی کە دەمەقاڵە بێت بە ئارامی دابنیشن و باسی کێشەکان بکەن و گفتوگۆ بکەن لەسەری. بەڵێ گفتوگۆمان هەیە دەمەقاڵ و خۆفەڕستکردنمان هەیە. ئەگەر گفتوگۆیەکی سەنیم بێ ئەگەر قەرار بێن ئەم ژن و پیاوە دابنیشن بۆ ئەوەی بەم گفتوگۆیە کێشەکانیان چارەسەر بکەن ئەم پیاوە هەنێک کەم و کوڕی هەیە بەڵێن بدائیتە دووبارەی نەکاتەوە ژنەکەش یارمانمان شێوە ئەمە شتێکی زۆر باشە بەڵام ئەگەر دەمەقاڵێ بێت ئەم بەهیوا بێت سەر و گوێلاکی مێردەکەی بشکێنێت تۆ واو کرد و ئاوا هاتوو هاوار بکاتەوە سەوت بەرز بکاتەوە بەسەریا یاخود پیاوەکە بە هەمان شێوە بەرامبەر ئافرەتەکە ئەمە نەبوونی باشترە. ئەگەر قەرار بێ ئەم ئافرەتە خۆی فەرز بکا بەسەریا نەبوونی باشترە پیاوەکە خۆی فەرز بکا بەسەریا نەبوونی باشترە. بەڵکو گفتوگۆ بە بەردەوام ئەبێ هەبێ بەڵام گفتوگۆیەکی هێمنانە پڕ بێ لە خۆشەویستی گفتوگۆیەک نەبێ جارێکانە سەوتی تیا بەرزکرێتەوە بە تایبەتی بۆ خاتوونەکان من یەک ئامۆژگاریم هەیە بام نەڵێ ئامۆژگاری یەک بیرخستنەوەم هەیە بۆتان تکاتان لێ یەکەم شتێک کە پیاوان زۆر هەراسانەکە سەوت بەرزکردنەوەیە هەرچیەکت هەیە بەو شێوەیە کە خۆی پەروەردگار کە دروستی کردوویت تۆ ئافرەتی ئەبێ نەرمونیان بی ئەبێ لەسەر خۆ بیت ئەبێ هادی بێت ئەو سیفەتانی خۆی لە دەستمەیە کاتێک کە سەوتێ بەرز کردەوە تۆنی سەوتێ بەرز کردەوە یعنی بەڕاستی لەو سروشتێک کە خی گەورە پێی بەخشیوین دەرچوین پیاوانی شەر بە هەمان شێوە ئەم زەربر خی گەورە کە تۆی دروست کردووە کە تۆ پیاویت و بەقوەتیت و بەهێزیت ئەمە لەسەر خێزانەکە و تاقی مەکەرەوە بەڵکو لەسەر ئەوەی تاقی بکەرەوە کە ژیانێکی خۆش بۆ خێزانەکە و بەرهەم بهێنی. کاکە ڕحمانە چینە ئەمەش بکەم دوا پرسیارە چینە نێو هەنگاوانین بۆ ساڵی داهاتوو گرنگە ئەو ساڵێک کە لە پێشمانە چۆن وا بکەین ئەو کەم و کورتیانە بەتابەت لە بواری خێزانیە هەبووە هەر کێش و گرفت تێگە بووە لە ساڵی داهاتووە نەیهێڵین زۆر جار کەمێک بیرکردنەوە لە خۆمان لە هەڵاو کەم و کورتەکانمان حتمما کاریگەری بێت لەسەرەوەی کە هەنگاوێکی باشترین بۆ ساڵی داهاتوو. بەڵێ وڵای ڕاستەکەی نەک ساڵێک من پێم وایە ژن و پیاو هەر تاکێکی کۆمەلگا پێویستە ڕۆژانە بیرێک لە خۆی بکاتەوە ئەو هەڵانەی کە هەیەی دووبارەی نەکاتەوە ئەگەر باسی ساڵ بکەین فعلن وایە پێویستە تاکەکانی کۆمەلگا بە ژن و پیاوە بە نێر و نیەوە بیلەوە بکەنەوە بەڕاستی ئەوی لە ساڵی ڕابردووە کەشتی باشەونیان کردووە بۆ نمونە لە عیبادەتەکانیان ئەگەنیان کردووە پێویستەوە بەس بێ بە عیبادەتەکانیانەوە ئەگەر نوێژی بەیانی هەر بە بەردەوامی خەوتووە و تەماڵی کردووە ئاگادار بە هەستە نوێژی بەیانی بکە هەستە بڕۆ بۆ مزگەوت لە دوای نوێژی بەیانی یان پێش نوێژیمانی دەستێ بەرز بکەرەوە ئەو کێشانی کە لە ناو خێزانەکەت هەیە داوا لە خۆی پەروەردگار بکە کە خۆی گەورە دەرویەکی خێرتان لێ بکاتەوە دڵی ئەم خێزانە و نەرم بکات دڵی ئەم پیاوە و نەرم بکات بۆ ئەوەی ژیانێکی خۆش ببەی بەڕێوە. بە بەردەوامی ئێمە هۆکارمان زۆر تاقی کردەوە بەقیڕقی ڕووهات و هاوار و فەرتەنە هیچ سوودمان لێ نەبینی بۆیە من ئەڵێم لە ساڵی نوێە هەمومان زیاتر و زیاتر بگەڕێنەوە بۆ لای خی پەروەردگار ئەم نقطە بکەین بە نقطەی سەرەکی بە ئیزنی خی گەورە ئەوانی تریشمان بۆ چارەسەر دەستخۆش بێ سپاس بۆ عەبدوڕەحمان خالید پارێزەر کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو سپاس دەکەین. خوا بەخێر بێ سەر چاومە دەستنیەوە